سڵاوتان لێبێ بەخێراتنتانەکەم سپاسیاتنتانەکەم پێزانی ماندووبوونی ئێوە کە لەم کاتەدا لەگەڵ ئێمە بوون و پامی ئێمە ئاگێنن. من وەکو خوێندکارێکی پۆلی دوانسا بە سیستمی ئینگلیزی توانیم بە فەزلی خۆیاگیان و ماندووبوونی دایکم باوکم قوتابخانەکەم خوشکەکان و براکەم و خۆم و توانیم کۆنمرەی 9.64 بەدەست بێنم، بەڵام ئەمە نمرەی من نییە چکە من لەلایەن کۆنتترۆلەوە غەدرم لێکراوە بوومەتە قوربانی هەڵەیەکی کۆنتترۆل و من لێرەوە بەس تەنها داوای مافی خۆمەکەم، تەنها داوای ئەو چەند دەرەجەیە ئەەکەم کە لە من ڕۆیشتووە، داوای یارمەتی ناکەم و کێشەکە لە دەرسی بایۆلۆجی ڕوویاوە کە لەلایەن کۆنتترۆل ئەو کاتی کە لە دوای ئیمتیحانەکانەوە وەڵامیان دانا بە سیستمی ئینگلیزی وەڵام دانانن بە کوردیەکە وەڵامی سی بەڕاست هەڵبژێنراوە و منیش هەمان وەڵام هەڵبژاردە کە وەڵامی سیە. نمرەکەت بۆ چانەکەن تۆ ئەو نمرێ پەسەند دەکەیت؟ وەڵای الحەمدوللا یعنی ناشکری ناکرێ، بەڵام من هەوڵی من بەس بۆ پزیشکی گشتیە و ئەگە بزانم ناکەم بۆ ئاواتەی خۆم ئەو کاتا بێ خۆم بێڵمەوە. لەبەر دوو پرسیار ئامادەی ساڵێک خۆت بێڵیتەوە؟ بەڵێن ئامادەم لە پێناو خەونەکەمە هەموو شتێ بکەم، لە پێناو بەدیهێنانی خەونی خۆم، هەیانی ڕەنج و ماندووبوونی باوکم و دایکم بەجددی.